بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزانم لخزمات كتاب نيابي مداواة النفوس كزاناي بيبرز ابن حزم نسويتي. ابن حزم يشكلو بياو قورة الدنيا ديداني هم زانايشي قورة هم سلطانيشي قورة، خاوني دين وخاوني دنيا هردو كان بو كم لزانا كان أمتي إسلامي كوبونتو يشكلو زاناني أماني بو كوبوتو. ابن حزم ظاهرية رحمة إخوائي اللي بيلم كتاب نازارا عندي حكمي قورة قوري نوسيوة يشكل حكمة كان أفرمي مكان ينبغي التثبت فيه. شوينك هيك إنسان أبي الزور تثبتك لخوة بالرأيتيان ندى. أفرمي ينبغي للعاقل ألا يحكم بما يبدو له من استرحام الباكي المتظلم وتشكيه. أبيت أو كسيك عاقلة حكم ندى لويك بوي درأك ويشتاني أساني بوي درأك كسيجيد أقريه طلب رحمة أكا متظلمة يعني مظلوم نية بلام خوي وابشان أدا باشا بابي تفاعله خوي وابشان أداك أم كسك ظلمي لكراوة يان مثلا شكايتي هي بوشي وازا خوي بشان أدا وشدة تلويه وتقلبه وبكائه بأنواع ألوان خوي أقوري باشا وأقريه هاواركا. ابن حزم فرمي لقل أمانا للزوري كان وستاوم سيرم كله أما الظالمة كيك أقريه بتابتي إيوك ابن موصى آيني لآن دا أم حالة الزهر زورب شكبو خلق قضاوتي الدنيوي لا ملا نماو بلام قضاوتي الديني هرهن بو لا ملا كاتي قضاوتي دينية بردستو سيري أو مكا ككاميان زور هاواركات وكاميان زور أقري سيري حقيقتي إيشكانك حقيقتي إيشكان قرنقا بزاني كي ظالم وكي مظلوم قلنا إنسان سري لتيكا شي ظالم مظلوم لتيكا الله به تصورا كان جاري وهي من أفرت هاتوا كباسي بياوكي كردوا للدخوة بخوا بياوكي درندي وأوانا وهاتو تبيشاو واتباكي كردوا ومثلا خوي الزحمة داو أوانا دوای سێرەکەم زاڵمەکە ژنەکەی یان بەعکسەوە پیاو هاتووە وتمە بە خۆرعانم پیاوە زۆر دامە و خۆڕ بەسەرە دوای دەرچووە زاڵمەکەی. ئەفەرمێ عەجیبە ئەڵێ بینیومە لە ظالمەکان کە تەجاوزیان لە حەقی خەڵک کردووە و زۆر زۆر ظالم بوون مفرط بوون لە ظولمە هاتوون بەم کارانە ویستویانە ظولمەکەی خۆیان بشارنەوە. ئەڵێ لە بەرامبەریشە وەڕەئەیت بعض المظلومین ساکن الكلام نەهاوارێکی هەبووە معدوم التشەکی شکایەتێکی کردووە ئەسڵەن وهات خۆی پیشانداوە کە مۆبایلاتی نییە بۆ مەسئلە. سوبحان الله ئەڵێ یەکەم جار کە سەیری ئەم کەسە فەقیرەکە مەظلومەکە ئەکەی وازانێ ظالمە وایەتە پێش کابوو هەر قەزەیە کە هاتە لاتان هاتە پێش چاوتان ئەبێ زۆر بە وریایی مامەڵەی لەگەڵاکەن نابێ بڕیار بدەن لەسەر مەظاهیرەکان ئەبێ بڕیار بدەن لەسەر حەقائیقەکە کە ئەمە حکمتێکی زۆر گەورە و دانایەتێکی زۆر گەورەیە بۆ ئینسان. ئەفەرمێ ئەم شوێنە زۆر پێویستی بە تەثەبوت هەیە واز لە مەیلی نەفست بە کولی بهێنە چونکە بەمەی طبعاً بە ئینسان مەیلی نەفسی یەکسەر ئەوەیە ئەو کەسەی هاوارەکەوانە یەکسەر بەزەی و بەوایەت نە ئەڵێ واز لە نەفست بێنە لەم بابەتە بە هیچ شێوازێک بەڵکو وەرە سەیری حەقکە بە دوایە بڕۆ حتا وەکو بڕیارێ بدەی بڕیارەکە بڕیاری ئینساف بێ کە لە تۆوە دەرئەچێ و حەق بێ لەسەر غەیری تۆ کە بڕیای لەسەرت. ئەم بابەتە ئاسایی یعنی حتا لە مناڵەکانی خۆتە جاریوە مناڵی شکاتی ئەوی ترەکە سەرەکەی و ظالمەکە هاتووە شکاتی کرد مەظلومەکە نهاتوو. ئەم خاڵەتان ئەبێت دائیمە لە پێش چاو بێ چونکە تەئکید بنەوە لە ژیانی مەلایەتیان زۆر ئەمە دروسە بێ. تەسەورەکەی کاتە تەجروبەت نییە لە مەلایەتیە جاری وایە بڕیارانێک ئەدەی دوای حەلی پەشمانی بۆشە عیلاج ناکرد من لعمري خوما ديان مسائل هيك قسمت يا كردوه
ئێستا ئەگەر زەمن بگەڕێتەوە بە شێوازێکی تر بڕیاریتی ئەدەم بەڵام تازە ڕۆشت شتێک نابێ یەک تۆز ڕەفیقایەتی خزمایەتی نازانم چی ئەمانە هەستت بجوڵێن کە بڕیارتدا ڕێک دەی سێری حەقائیقی شتەکانەکەی توێ قەرارەت زۆر تەبیعی دوو کە زیان بۆ لای تۆی گرفتیان هەیە یەکێکیان ڕەفیقتە ئەی ناسی یەکێکیان دۆستە خزمتە تۆ سێری نەخزماتی ئەو شتان ناکەی ئەچی بە دوای حەقائیقا ئەگەڕی چۆن سێری گریان و باکێت و هاوار و ناڵی هیچ کەسێک ناکەی نابێت لە بابەتی بڕیاردانە عەتف بدگرت ئەمە تەنها باسەکە باسی ئەوە نییە کە تۆ مەلایەکی و بەم شێوازە ئەم شتانە ڕووتی ئەکە بەیانی ئەبیتە حاکمی وڵاتێک دەستوری وڵاتێک لەبەردەستە عینەن بۆ شێوازە مامەڵاک کاتێککە قاضی موسڵمانانی کاتێککە حاکمی دنیا هەر ئەوانیە موسڵمانان هەر ژێر دەستە بن ڕۆژی ئومەت دێ کە هەڵئەسێتەوە ئومەت هەستایەوە ئێوە قازیەکانی ئومەت سەرپەرشتیکارانی دەسەڵاتدارانی ناو ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم چۆن مامەڵایەکەن چۆن شتەکان هەڵئەسەنگێن چۆن دیڕاسەکەن لەبەرەوە هوشیاران لەم بابەتانە ئەبێ مامەڵە بکەن نەکەونە ژێر کاریگەری کاڵم نەکەونە ژێر کاریگەری ئینسان بە تەبعی خۆی ئەکەوێت بڕێ ئەکەوێتە ژێر کاریگەری پێغەمبەریان صلی الله علیه وسلم فەرمی ئەوەیان بۆلام حکم بۆ لا ئەهێنن هەندێکتان ئەلحەنترە لەوی ترتان جوانتر شتەکە ئەڕازێنێتەوە من بڕیار ئەدەم بڕیار لەسەر قسەکانی ئێوە ئەدەم خۆ من نازانم باڵتین چییە دەی لە خوا بترسن لە باڵتینە بۆی ئینسانە بێ زۆر هوشیارانە لەم بابەتی بڕیاردانە لەسەر خەڵک قەرار بدە بەرجنی ئەوەی کە تۆ ئەیبینی زاهیرەکە ئەو هابێ ئەبێ قسەیەک هەیە لە عەرەبیە ئەڵێ لا ينظر إلى الكتاب من غلافه کتێب لە بەرگەکەەوە سەیری ناکرێ بەڵێ وەڵام ئەمە بەرگەکەی جوانە ئیتر کتێبی باشە بەرەکەی ناشنە کتێبی خراپ ناپڕۆ بیخوێنەرەوە بالضبط ئەمەش ئەو هەیە تەنانەت ناسینی کەسایەتیەکانی ئینسان کەسایەتەکانی ئینسان نەبەجلوبەری گیانە نا تێگەیشتن لە حەقیقەتی مرۆڤایەتی کات و وەقت و تێڕامانی ئێوە حکمەتێکتر لە حکمەتەکانی تر ئەفەرمێ زۆر عەجیبە بەلامەوە ئەفەرمێ صفەتێک هەیە لە عینی کاتە خراپیشەوە باشیش ئاگاتان لێمە صفەتێک هەیە باشیش و خراپیش ئەڵێ ئەویش صفەتی غەفلەتە غەفلەت خۆی زۆر سۆ خراپە ئێمە باسمان کردووە کە ئیبن القەیم باسەکە یەکەم پلەی خواناسی چیەکە ئینسان دەست پێەکە بەرەو لای خوا ئەڕۆ لە غەفلەتەوە یەتەیەقظەت خەبەری ئەبێتەوە خەبەر غافڵ وەکو وایە کەسێک بێ خەوت بێ الناس نيام إذا ماتوا خەڵکی هەر هەمویان خەوتون ئەگەر خەوت کە مردن خەبەریان ئەبێتەوە لە کاتی خەبەرە یەقظەت دروست ئەبێ لە کاتی مردنە یەقظەت بۆیان دروست ئەبێ بۆیە غەفڵەت زۆر زۆر خراپ لە قورئانە زۆر ذەمی غەفڵەت کراوە و یەکێکە لەو صفەتە زۆر پیسانە کە لە ئینسانە هەبێ واضحە با بە کوردی بڵێن غەفڵەت چییە گێلیەتی لە ئینسانە خەتەرترین شتە طبعا گێلیەتی تەوزیع کراوە سەر ئینسانەکانە هیچ ئینسانێک نییە بڕێکی بەرنەکەوتێ ئیمامی غەزالی بە درێژی ئەوەی باس کردووە گێلیەت بە ئینسانەکانە حمق لە ئینسانەکانە تەوزیع کراوە چۆن عەقڵ تەوزیع کراوە حمقیش ئەوها لە هەندێک شتە ئینسان سوبحان الله لە کەماڵە لە هەندێک شتە لە کەماڵان بۆ ئینسانێک کەمە ببینی کە هەموو مەجالەکانی کامڵ بووبن و پێغەمبەران عەلەیهیمو السەڵاتو وەسەلام یا هەندێک لە ئەولیای گەورە و عولەمای گەورە کە خوای گەورە ئەو لطفەی لەگەڵا کردوون ئەگەرنا هەر یەکەمان بەشێ غەفڵەتمان هەیە بۆ ئینسان لە دوعاکانە دوعا بکە اللهم إني أعوذ بك من الغفلة اللهم إني أعوذ بك من الشهوة چکە فەرمون هەموو شەهوەتێ لە ئینسانە بەشێکە لە غەفڵەت هەر کاتێک گوناهێکە کرد لەناو تۆزێ لەناو غەفڵەتە لەو سوچە کەوتە ناو غەفڵەتە بۆیە شەیاطین محاولەکەن کە ئینسانەکان بخەنە غەفڵەتەوە ئینسانەکان محاولەکە کەوا بوو غەفڵەت خراپ بەڵام شتێکمان هەیە هەر لە غەفڵەتایە هەر لە گێلیەتیایە زۆر باشە چییە التەغافل یعنی خۆگێلکردن خۆ لە گێلیدان زۆر مهمە ئەو صفەتە ئینسان هەوڵ بدە لە خۆیان جێبەجێکە هەندێک شتە ئەبینێ یەکسەر بڕیاری لەسەر نەدا خۆی گێلکە ئەم خۆی گێلە زۆر مهمە
وهم جاري الله هوليري قصي كان هي الله نخوي لجيلي ددا ملادانا يعني خوي جيل نية بس خوي جيل أكا أو زور باش إنسان لهندي مواضيع خوي جيل بك طبعا أزهن أو مواصائين يعني قديم أم صفتين زور جوان تيان رنگ دابو إمام أحمد فرمي التغافل من شيمة المكارم كل أخلاق زور برزكان تغافل خوي جيل كرد خوي جيل كرد زور مهم لو تارك بدريجي باسي خوي جيل كردن كردوه باسي غفلتي شو كردو خطري غفلت جالير رحمتي خوالي ابن حزم بأفرمي غفلات زور خطر لإنسان هبه برام تغافل زور باش الله من عجائب الأخلاق أن الغفلة مذمومة غفلة مذمومة وأن استعمالها محمود برام بكارهناني غفلة باش هنا جار غفلة بكارهني تصور كان جاري وهي بمن على كدوت أو كارنكي أو نكي أي كات توبيت زانيوه خود جيلك يقصناك شو كتوقت علاجك باشا مثلا رفيقك هلايكي كرت خود إلي جيلك بويا إمام غزالي لباسي أمر بمعروف والنهي عن المنكر شيء أفرمي كسي كتبي جناهي كرت بيني جناهي كرت بشاراوي خوي بدزي جناهي أكرت على النبي بهيش وازي فرمان بتشاك ورقي الخرابي ليبكي بخوتي لي جيلك شو أولا لطوري مجاهدة احتمالات شاك ببي خوي هول أدا خوي شاكا بو يفرمي بكارهناني غفلت باشا بلام خوي بو خوي غفلت خطرة وإنما ذلك لأن من هو مطبوع على الغفلة يستعملها في غير موضعها بو أما خراب عليه وكسيهر طبعي غفلتي تيابي لشويني خويا غفلت بكارنا هن لو شوينا كبيوست الزور يقضت به لو شوينا غفلت بكارين غلطة ومن حيث يجب التحفظ لكي بيوسي بالتحفظ أو غفلت بكارين الروا أفرمي أوكات زور بزحمة لحقيقتي إيجا فدخلت تحت الجهل فذمت لذلك أفرميها مو كسك وغفلات أكاد يا بابلي غفلات طبعيتي أو بشكل جهلتي نزانيتي تيناقشنيتي بلا متيقظ أو كسيك اللي يقظتها متيقظ الطبع بومباس كردن كإيمان داريك إلى الصفات كانت شيء أو يقظ زندو تسير كان تصور كان بياويك يتناو مدينة وهر قاچي خسرناو مدينة إمام عمر تون مليقر وتي شرت يا أبي شر لم كسا هنا يبو خزمت بيغمر صلى الله عليه وسلم تون أو عباكي بيو بيتشابو نئتواني دسي بجولنا شنو شركي بجولنا كابراجوتي يا رسول الله عمر وازم لنا هنا صلى الله عليه وآله وسلم وتي من هاتوم تنهابوا الزيارات في غمري خاص صلى الله عليه وسلم فرموا أي لقل فلان كسادانا نشتن أي آواتن نود أي آواتن نكرت بنهاتي بوي من بوكوجي تصور كان أم يقظتي إمام عمر بروشتن ري كابرا أزانه هم سمعنا بأهو زيرق أهو رياب هسا أم روبوت شي كافر مثلا أتوانا بأساني أمتي إسلامي داير يقظدنا معه يك حوال سيرك مسلمانا يعني جورك لجورك كان أشلقين وأشلجينه شو يقظتك نما ولا بشتو كمسلمان أبي زور يقيل به وزور وريابه أفرمي طبعي زور زندوبه أجر غفلتي شيكر لشويني خويا غفلتك أزاني أمشي نوا باشا خوي جيلك قسيتيانك كابو التغافل فهم للحقيقة أصلا تغافل فهمك طاو حقيقتك تيجيشتوي بلام أتوي طيش النبي باشا تندو تجيد نبي أتوي حيلم بكار بيني أتوي مكروهك بشاريته وبيدنجي لبكي بوي هركس التغافلك حمدت حال التغافل وذمة الغفلة وكسيك تغافلك خوي جيلك بتشاك أجمار كراوة بلام أجر خوي غفلتي هبي بخراب أجمار كراوة لباسي غفلته وتغافله أبي إلا بشكيكي تغافل لجيان تانهب بتأبتي ملا زور قرنقة أم حالتين نبي ملايتي تنبي ناكري جاري وهي كسيكي ناحالي هاتوا قسيكي زهر بيكالك برانبرتك وأكو شردنوك برانبر أوسي التغافل يعني بخوتي ليجلك كأنما ندبستوا نشيخي تدلتوا خفت بخوي أبي حقتي يجيشتي مستوى أو كساون دي استور هريشك لإيوه أقل ماله برايا خشكيكي بشوشي هبي
بێ زلەیەکی لێ بدە ئەم ئەچی یەک زلەی لێبات و لێ نادا باشە ئەزانە مستەواکەی ئەوەندەیە نابێ مەلا مامەڵەی ئەوها بێ لەگەڵ خەڵکەکە یەکسە بەرابەریان بوەسێتەوە ئەبێ جۆرێک لە جۆرە بۆیە خۆ ئەم ڕوتبەی مەلایەتی داویتە تێ جۆرێک لە جۆرەکان لە سەروترەوە سەیری شتەکان ئەەکەی بۆیە لە زۆر شت و لە زۆر کەس خۆت گێلەکەی کە ئەنەما نەتبیست بەبیر من لە زانکۆ دەرسم ئەوتەوە تەوان جارێک دەرەجەم کەمدا بوو هەر خۆشم دەرەجەی کەمدا و دوای بۆم زیاد کردن کە دەرجەکەم تەوزیع کردەوە یەکێک لە تەڵەبەکان جوێنێکی زۆر ناشرینیدا تەڵەبێ لە زانکۆوانە من کە ئەنەما گوێم لێ نەبوو هیچ بەس ئاگام لێ بوو دەموچاوی تەڵەبەکان هەمووی گۆڕا بۆم نەئەدۆزرایەوە کامیانە بەڵام گوێم لێ بوو اعتیادی کە ئەنەما هیچ ڕووی نەداوە و دەرسی شتی خۆم وتەوە و دوای کە ویستم بچمە دەرەوە ئاگام لێ بوو هەموو تەڵەبەکان سەیری تەڵەبەیەکیان کرد و بەرامبەری وەسانەوە ئەوانە چۆن بەرامبەر مامۆستا قسەیەکی ئاوا ئەکەیت و ئەوانە زانیم کەسەکە کێیە تەسەورەکەن دوای ئەمە بەڵام من هیچ نەدامەوە لە ڕووی نەهیچ دوایی ئەچوومە کولیە لای دەرگای کولی ئەوسا سەلامی لێ ئەکردم جامتاکی وەڵەکردم ئەبردە ژوورەوە باشە احتراماتی زۆری ئەنۆ ئێستش نەیزانی ئایا من زانیم یان نەمزانی پێویست ناکە تەغافولەکە هەندێک جار عیلاجە خۆی جێلکردنەکە عیلاجە ئەی تۆ تەسەورکەن ئەگەر مەسەم بتە ئەوە کێ بوو ئەو جوێنەیدا ئەیان و ئێمە نەبوو دەی هەر هەمووتەوە دوو دەرزێترم لێشکەین جە جوێنەکە و بە ئام نییە یان نەفەرەکەم بدۆزیایەتەوە لە کابرا لە بەرامبەر بچووک ئەبیتەوە ئەبێ مەلایەتیش ئەو هەیە ئەو دیمەنە دائیمە لە زەینتانە کەسێک کە هەڵەیەکە کا قسەیەکە زۆر بە گەورەتر لەوە تۆ مامەڵە ئەەکەیت ئەگەر نا دەرنابێ دەرەقەتی ئەو وەزع ناهی هەمومان حکمەتێکی تر لە دانایەتەکانی ئیبن حەزم هەمومان ئێمە تووشی غەم و پەژار و مەشاکیل و ئەمانە ئەبین زۆر گرنگە ئینسان لەسەر شتێک خۆی ڕابێت دائما الصبر وحلمي دركوي غم خفتكاني بشارت درنك نلسر دم وشاوي نلسر أخلاقياتي هيج خلق نزان وقت خوي ما صام على كريم موردين ما هبو خوي يقول لي خوش بيا ربي دكتور ناصحي كريب وجرامه أيو كاتي جراني ويو حج ما نبو هيج أيو باكم خوي جوانا كر خوي ترتيبه كر مظبوطي شو درو إنجا أيو خلق شبيان وأباكم زور دولة منها وتصحابك خلق ناين يبي خواتا ما صام على كريم سمي الله شي تشورك إنجا تشتدرو أيو هم جاري أمو كره باك أبو خاتي خوا كريم خو من ما نيبي خوي تو بابا كشخية تشتدرو أيو بعد جملة كانوا بتقن تو هاقت شيء باشا رحمتي خويلي تصور كها هرشي غمو بجارة وكو إسفان جوابه همو يهلمجه حلم وحوصلة كان الدرخة ويا رحمتي خويلة ابن حزم بأفرميه وكذلك القول في إظهار الجزع وإبطانه غم خفته كان بشارة باشا دينا مجال مدى دريان بخي وفي إظهار الصبر وإبطانه لو مسألة أوايا بالضبط وكو غفلتوينك ويتغافلك تو نابێ جەزع دەرخەی ئەگە دەریخەی ناشیم بچووکە بیتەوە غەم و خەپەژە هەموو عالم پێ بزانێ پێویست ناکە بیشارەوە سەبرت بشاریتەوە و جەزعت دەرکەوێ نابێت نەخێر بەعکسەوە با سەبرت دەرکەوێت لەناو لاشەی تۆ لەناو کردەوەی تۆیە و بە غەمەکانت داشار بێت ئەفەرمێ فإن إظهار الجزع عند حلول المصائب مذموم جەزع و ئەمانە دەرکەوێت لە کاتێ مصیبەتەکە ڕووی تێکردووی مەزمومە لأنه عجز مظهره عن ملك نفسي وابشنده كتو كسجنيت خواني نفسي خود بكنترولي نفسي خود أو يتبيش أفرتك بيغمريان صلى الله عليه وآله وسلم يفرم فرمي صبر قرأ تي أو إسكاتي صبر أو مصيبة الجوري بس منها هاتو دعوتي أنا وخوشي يستفرمي إست الصبر كرم أي بيغمر صلى الله عليه وسلم فرمي الصبر عند الصدمة الأولى يكم صدمة كبرتك صدمة شونا أو أشي بريوا باشا درجاك يا نزمة يا تختيك يا أو بيركن ورق يكتب السرت هو الصدمة رك باشا خليك أكيد هو الصدمة كاتك مصيبة هاد لو كاتا قرنجة حكمتك ابن حزم ما تبيله لو كاتا الصبر قرا صبر بشان بدا باش برزي خود بشان ندي شو كألويات ودر أكيد لكاتي مصيبتها طبعا أنا مصيبتي بتشوك سيركن خزمك مردوة شي كاك بلايكم اللي قوما وكاك يعني لو كاتتو شون دركي شخصيتي تو اللي دركي اما جورترك جورتر باشا لا استي عالمي اسلامي قرفتي دروسه بيت شون ما ملاكي
جاری وهەیە گرفتێک هەیە سێرەکەی گەنج و شەباب تیا هەڵە چن زۆر بە گەوری سێرەکەی زانای وا بۆ شێوازە هەڵ ناچێ زۆر نەرم مامەڵ لەگەڵ ئەو ئیشەکە بۆیە زۆر گرنگە هەر یەکێک لە ئێمە لەم بابەتی جەزا و سەبرا هوشیارانە مامەڵەکە ئەفەرمێ فأظهر أمرا لا فائدة فيه جاء أو جزع قير هواري خو هر دربر هیچ فائدة كينية بل هو مذموم في الشريعة لشريعة مذمومة كابر أبو كتاب خويا وهين كأوانا وقاطع عما يلزم من الأعمال وأما أبي تباعثي أو يكم الكردوي جوان لو كاتاك هيئة أبي جبرجيك أوانا نكردو وواية بيشاو كتأهبو أماديد نية بوي أما صائبان الرتيب كان كخوي بخوي إنسان أقد تأهبي نبي كان مصيبة قوري بابي دسي أبري قاتشي أبري ما الدنيا بياني تشاو لدسدين كور الزمان لدسدين أبي إنسان زور كامل بكامل كمالي أويا أو جزع أو هني بيودر نكي جا خلق بين صبوري بدنو أو أنا خو باشا إنسان مثلا عزاء زور مهمة إنسان زور ضلي هي واشة بتوبي إنسان حتى وكو زياتر خلشي بيني كلا جزاء أبو بدميانا وبيتو أركا كان لسر آسان تركا خيري كي زور قوري أقاتي بلام كمالي إنسانيت لو كاتي مصيبتانا دركي أبي أخلاقي إنساني مسلمان لكاتي مصيبتا كان همو غمكاني بشارته بلام دوائي باشا لبيني خوي وخوا مثلا شكايتي كي هي لي أبي كالا دعائك بيرما بياك وبياك زور شريف وقوربو طبعا باوك لمالا أجر كوت هم عائلك أكي باوك أكي زور أبوي أخوي قورة مثلا ووالد وما ولد سويني بي أخوي باوك كولك أكي زور قوري بيرما كوركي فقيب ولقال إيه ما زور بزليلي فقيرة سيارة كان دزي وكشتين تم يتكين دوزيبو زور شبرزبون طبعا أجريا زور قريانك عجائب مش هل بس سوكي وتم أم قريانا أقل لحضوري خوايا أبو لبيشاي وخلقنا أبو تسن قورة أبو نبيعيكي الصوفي زور متمسكوا بالدين ودين داري وأنا تصور كان دواء أو أمبيا وهيج قريانا أكل لمجالسة كان بخيراتني خلقي أكل أو أكل والله دواتر أقام لي والنيجي أكل فرماسكانك دا أباري وكبلي السلطاني ناخي بتشاوي أهات أخور وشوك كركت هبي أو إجا منالي كركي أبيني أهاتو أتشو مثلا بنا مجلسة كان نأزاني وضعك شي باوكي لدزدا بهر حال إنسان لو كاتي جزاء أو صفة هي كما أبي خوي بقري أبي زور شابي كراوة أبي زور هوشيار أفرمي ما دام إظهاري جزاء مزموم به دي ضدك محمودك إظهاري صبرة ملكيتي نفسي خوته وكوات بشان دا وكخوت كنترول كردو مش كبو أجر أو بشان ندي صبر أو أنا شو فائدة يكي صبر بشان ندي أبو هوارانا هيج أجرته هيج ناجرته بلام أجر بيتو صبر بشاريته ولا خوته بضعف لتويا درك كقسويق لتويا هي رحمت كما باشا كم أخلاقنا أخلاقي خراب لإنسانا لأهل شر زورترا أو كسي طبعي بيسا وأنا بويا إنسان مسلمان أبين لنيوان هردوش تكابرجي سير كان في غمريان صلى الله عليه وسلم إبراهيم يكري وفاتك واستوى فرميسك بشاية تخواره قال يا رسول الله تو مسا أقريب سر أفرمي العين تدمع والقلب يحزن ضل حزني هي شايش فرميسك أباريني بلام كلمة يكنالين كخو خوا جل جلاله مثلا بي عدز قبل أبدا كلمة يوانا بزمان مانا بويا أكري الرحمة كشت كم دركة وخلق باشا بلام نابي بقات حدي أوي كتو بالصبري كتو مسلمانك شبرزي كتو ملاك شبرزي نخير بعكسه هريكة لعائلة خويا وكولك أو هسيركري هذا كم زان نابي أو بكون ككوتنهم عائلة كاكي بويا محاولة أكي حتى للزحمة ترين كان الزحمة كان بتشاوي يشتوى بني وتشاوي يشتوى درنك طبعا إنسان أو طبعا إنسان ده متشاوي غريبة اشتكاني ليه ودركي أذن بو لقرآن فاصفح الصفحة الجميل باسكراو إنسان أقل لكسي عاجز بو ناتوانا دري نبري بده متشاوي دركي صفحة إيريه أفرمي كاتي كسي كد عفو كرد شون عفوك
بليك لعفو كان أوي فاصفح الصفحة الجميل إنه تشواني شت قرجي بيونا أو ندخل جوان كنترولك ندخل مزبوط مشان أدي لقلب برام عفوت كردو طاو عفوت كردو إيتر دموشاو قرج مك لا أستيا هول دموشاو تركروا ملامحي وجه زور جوان به بويا زور قرنجة لدموشاو تا أمغمو بجارو أو أندرنكه میوان هاتون ڕاستە خۆ ئەزان کە تۆ پەژارەت هەیە کە تۆ مشکلەیەکت هەیە نابێ زۆر بەتاتی و کەسێک قائید بێ ئەمە زۆر مهمەتیە زۆر کات شتێک ئەڵێن حتا ئێستا قیادەی کوردی دروست نەبووە باشە دەموچاوی قائید بێ بۆ تۆ تەسەوەر کە ئەگەر تووڕە ئەبن یەکسەر پیانۆ دیار خۆشیانە پیانۆ دیار غەمبارن پیانۆ دیارەوە قائید نییە قائید نابێ ئەوانەی پێوە دەرکەوێت نابێ ئەو شڵەژیاویانەی پێوە هەبێ ئەبێ زۆر مەکانەتی خۆی زۆر بە وریایی پارێز بۆیە هەموو مەلایەک پێویستی بە دەوروبەرێک هەیە ئەم دەوروبەرە پارێزگاری لێ بکەن لە کاتی موسیبەتەکانە کاڵێم پارێزگاری لێ بکەن نەک دیفاعی لێ بکەن و شەڕە تەقی بۆ بکەن نە پارێزگاری لە هەیبەت و هەیئەتی ئەم کە ئەو زۆر گرنگە تاتی لە زەمانێکە کە پیر ئەبن زۆر پێویستان بۆ بچکە لە پیریە ئینسان هەڵچوونی ئەبێ ئەوەی ئەبێ پێویستی بە هەندێک دۆست هەیە دائیمە عیبەکانی بشارنەوە هادیئی کەنەوە هێواشی کەنەوە من بەبیرمەیەکی لەو ماوەسائینیانە گیرا بوو ئەیان برد بۆ لای حاکم بە گیراوی هاتبوو هەندێ پۆلیس و مۆلیس بە دەوریەوە ئاسایش و ماسایش چواردەوریان گرتبووە نەزانی قودسیان ڕزگار کردووە مەلایەکی قوڕ بەسەریان ئەوە کردووە لەو کاتە کە ئەیان برد ئاگام لێ بوو دەموچاوی ڕەش هەڵگەڕا بوو هە لە فلیمە بینیتانە گاکان دوو کەڵ لە لوتیانەوە دەرەچێت هەستمە کرد خەزەبێکی زۆر ئەوە و مەراقێکی زۆر گەورە دایگرتووە سوکێ چوومە پەنای هەر ئەوە لەو کاتێک کە ئەڕۆشتن ژە بەڕۆشتن لەگەڵیان بۆچی خۆدا ئەوە شڵەژان تۆ لەسەر چی گیرە لەسەر کاری خراپ نەگیرای تۆ لەسەر مەلایەتی گیرای تۆ لەسەر دینداری گیرای هێ من بە لەسەر خۆ بە ئەتەکێتی مەلایەتی خۆت پارێز هەندێک کەلیماتی بەسیط ئەو ڕۆشتە لای حاکم دوای هاتە دەرەوە کە بەر بوو تیکورە ماوەسە خوا خێرە بنووسێ وەڵڵاهی لەو کاتە منیان وا لێ کردو کە پەلامەری ئەو حاکمە بدەن خەتای ئەو حاکمە بوو ئەو حاکمە تۆی ئاوا لێ کرد حاکم چییە و کێ چییە تۆ نابێ ئەتەکێتی خۆت تێک بدەیت ڕەوتی مەلایەتی تۆ ڕەمزێکی زۆر گەورەیە مەلایەتی هەر ئەمە نییە جبۆ مێزەرێک نا ڕەوتی ڕۆشتن ڕەوتی قسە ڕەوتی ئەخلاق ڕەوتی ئەتەکێتی مامەڵە لەگەڵ خەڵکو و دەوروبەرە ئەی وەڵای ئەم قسانەت کرد ئەی ئەوەنە بەهێمنی چوومە ژوورەوە ئەی خۆ ئەگەر بە توندی بچوومە حاکمەکە ئەوە نەیترس ئەوەی ئەکردم ئەکردمە سجن تەواو خۆ ناکە لەگەڵ حاکمە چیت پێ ئەکرد ئەو یەکسەر ئەو دوای کەمێ قسەکردن ئەو حاکمەکە داوای لەبوونی لێکردم ئەتیزاری کەوتی لەبەرەوە عوتڵە بوو نەمتوانی زۆر بە خەم بووم بۆت زۆر دۆست تەلەفۆنیان بۆ کردوم خۆم پەشیمان بووم لە کارەکە بەڵام تازە ئەوە یاسای هیچم پێ ناکرێ تەبریە کرد و هاتە دەر وەی زۆر گرنگە لەو کاتە کۆمەڵێ دۆست بۆ هەر یەکێکتان هەبێ کە حاڵی باری دەرونی زەحمەتی ژیانی ئەم کەمکەن زۆر کات من ئەو ماوەسا بە ڕێزانەی خۆم کە ئەچمە خزمەتیان زۆر هەوڵی ئەو لایەنە ئەدەم هەستەکەم غەمبارە و ئەوانە شتەکانی خۆی پیشان ئەدەمەوە چۆن عەبدوڵڵای کوڕی عومەر هاتە خزمەت ئیمامی عومەر لە سەرمەرگە ڕەضی الله تعالی عنهما بیری خستەوە تۆ ئەو کەسەی زۆر گرنگە پیر بووە ماوەسایەکی ئاینیە لە شوێنێکا کەوتووە باشە هیممەتەکانی ژیانی خزمەتەکانی بۆ ئیسلام پێشچاوەخیت هێمنی ئەکاتەوە هادی ئەکاتەوە هەڵچوونەکەی نایەڵێ بۆیە زۆر ئەم حاڵە زۆر گرنگە کە ئەرسانەکەم ئەم حکمەتەی ئیبن حەزم زۆر بە هەند وەرگرن چکە ئەم بەشەی ئەخیری بەڕاستی باسی غەرائیبی ئەخلاقی ئینسانەکە کە چۆنە ئەبێ هۆشیارانە مامەڵی لەگەڵا بکەین ئەفەرمێ دەی بزانە کە هەر کاتێک جەزەعت شاردەوە باشە هەندێک لە ڕەحمەت و شەفەقەت و ئەوانە هەیە ئەبێ دەرکەوێ بەڵام تۆ هاوار و ناڵە و نرکەکەت شاردوێتەوە قەیچێکە بە هەندێک لەوانە دەرکەوێ طبیعی وەکو لە پێغەمبەرگیانە صلی الله علیه وسلم دەرکەوێ بۆیە ئیعتیدال لە ئینسانە ئەوەیە جزوعی نفسی هەبێ نفسم ئازارم ئەدا بەڵام سەبووری جەسەدی هەبێ لە جەستەیە زۆر کەسێکی کامڵ و متکامل دەرکەوێ لسر دموچاوي ألا يظهر في وجهه ولا في جوارعه شيء من دلائل الجزع لدموچاوي لكرده وكانيا شتيك در نكوي كدليل بلسر أمي كأم بلا ومصيبة قوري بسرهاتو زور متزن به زماني حمدي خواك كرده وكاني هي من
دەم و چاوی نەیهێڵاوە بگۆڕێ هەوڵی داوە ئەمەش هەمووی بە تەم بە چەند کەلیمەیەکی کەم فەرموویەتی لەم باسە ئەفەرمێ ئەو کەسانی کە خاوەنی ڕەیەکی فاسدن ئەگەر بزانن ئەو ڕەیە فاسدە چی زەرێکی لە پێشینەی ژیانیان داوە ئەمە وایان لێ ئەکا لە ئایندەی ژیانیانە بە هیچ شێوازێ لەگەڵ ئەو کردەوانە نەبن لەگەڵ ئەو ڕەیە فاسیدە نەبن ئەم حاڵە بۆ مەلا زۆر گرنگە بە کورتی بۆتان باسەکەم ئەزانن ماوەسای ئاینی هەندێک جار هەندێک ڕەئی فاسید وەرەگرێ پێی بزانێ یا پێی نەزانێ ئیتر ئەچێ ئیش لەسەر ئەمانە ئەکە بە تایبەتی طالبی علم کە زۆر بخوێنێتەوە بە حیفەکەی ئەمڕۆ طالبی علم کەمە خوێنێتەوە ئەگەنا ئێستا ئەبووە ئێوە شڕوحی حەدیث و کتێبەکانی مثلا تفسیر و هەمووی لە خزمەتی بوونە بەردەوام کاتتان بە فیڕۆ نەدایە دقیقەیەک نیو دقیقە چرکەیەک خەریب بوونە ئێمە هەموو ڕەمەزان 720 ساعات یعنی 720 ساعاتە چی لێ هەموو 30 ڕۆژەکە دەوەندەی چۆن ما یەک دقیقە بۆ تۆ زۆرە ئەبێت چۆن مامەڵە ئەەکەی لەگەڵەوە چی ئەخوێنیتەوە تەسەوەرەکەن هەندێک ڕەئی فاسیدە بۆ دروستە ئەو ڕەیە فاسیدانە بەشێ لە ژیانی فەقێتی تۆ تەدمیرەکە دوای هەڵناسیتەوە ئێمە فەقێمان هەبوو لە خۆیەوە دەستی کرد بە قسەکرد لەسەر حەدیث و بڕۆم بە حەدیثنی و ئەمان ئێستا هەرچی بکات تازە دروست نابێت ئەکەوی بۆی ڕەئی فاسید زۆر مشکلێ ئێستا خۆوەها نییە بەڵام ئەوەی کە لە دەستیدا زۆر بوو بۆی زۆر هوشیارن ئەوەی عامەتی مسلمانانی لەسرە دائما لەسەر ئەو ڕێڕەوە بڕۆ هەتا ئەگەیتەوەی تەواوی فەهمی شتەکان بە لە ڕێکاوە ڕێگە وچکەکانە مەڕۆ زۆر کات ئینسان تووشی هەڵۆ کەم تەرخەمی ئەبێ ببینە ماوەسایەکی بەڕێز وتارێکی زۆر بەهێزیدا بەڕاستی لە ئەستێکی علمی زۆر بەرزیشەوە دوێتی ماوەسا دایم حەزەکەم ڕەئی خۆت شخصی خۆت هیچ قسەت نەکرد ینی بزانم ڕەئیت چییە لەسەر ئەم وتارەی من وتم ئومێدمە ڕۆژی لە ڕۆژان لەم وتارە پەشیمان نەبیتەوە تەنها ئەوەندە چونکە ئەزانم ئەمە خلافی جمهوری ئومەتە ڕۆژێک لە ڕۆژان لەمە پەشیمان نەبیتەوە ناکری بۆ نمونە مەسەلەن باسی نەسخەکەی نەسخ نییە و زۆر بە توندی قەینەکە بڵێ ڕەیەکەی لە عولەماوتی نەسخ نییە و هەندێکیش ئەڵێ نەسخەیە و جمهور پێ وایە لە دوای خۆت پەشیمان نەبیتەوە بەڵام کەی پەشیمان نەبیتەوە زۆر شتێک لە دەستداوە بۆیە زۆر ئاگادارانە لە بابەتی ڕەئی فاسیدا مامەڵەکە و دائما سەیری ئەو شتێکە کە لە دەستداوە لەوە پێش بەهۆی ڕەیەکی فاسیدەوە و هەدێکە لەسەر ڕەیە فاسیدەکان نەڕۆیت و بۆسی داواکەین لە ذاتی پاکی پەروەردگار یا ربی خۆی لە گوناهەکانمان ببورە یا ربی خۆی سەرفرازی ئەم دنیا ئەو دنیامان کە یا ربی خۆی ڕۆژوو تاعات و عیبادەتمان لێ قبول کە ئیلاهی داوات لێ ئەکەین نەفسێکی زۆر پەروەردەکراومان بدەرێ خوایە ئێمە گیرۆدە بووین بەدەست نەفسی بەدکارمانەوە تۆ خۆت پەروەردەمان کە تۆ خۆت سەرپەرشتیمان کە مەمان دەرە دەستی خۆمان تۆ خۆت علممان زیاد کە حب علم لە دڵمانە زیاد کە یا ربی خۆیە بە ئەصحابی علم و بە طالبی علم قبولمان کە یا ربی خۆیە بە طالبی عمل قبولمان کە وەرمان گرە یا ربی خۆیە خۆت ئیخلاسمان پێ عەتاکە تو گەورەی خۆت خۆیە کەلیماتەکانمان لێ وەرگرە قبولمان بدەرێ لە دنیا و آخرەتە یا رب العالمین آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناهي من الشيء أجبوري خواهي من قبولك يا رب